بەشی سێنزدەهەمی کتێبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان. چاوپێکەوتن و وتوێژی بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت: مامۆستاییان پێم باشە کەمێک بگەڕینەوە بۆ دواوە و بزانین جەماعەتی مەنسووری حکمەتوەوان چیان لێ هات و چیان بەسەر هات کە لە دوای ساڵی 1991ەوە جیابوونەوە. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت: ئەوانە کە جیابوونەوە حیزبێکی تازەیان ڕاگەیاند، تێوەری و بۆچوونەکانی خۆیان بۆ پاساوی ئەو جیابوونەوەیە بە وردی نووسیوە و بڵاوبەتەوە. هەموو جیاوازیەکان دەکرات دیالۆگی زۆرتریان لەسەر بکرێت و لە یەک نزیکمان بکاتەوە، جگەل لە یەک جیاوازی نەبێت کە ئەوەشیان بەهۆی دوو کردداری جیاواز کە لێی دەکەوتەوە چارەسەرێکی نەبوو. ئەوان لایەن وابوو کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق لە واقعدا کۆتایی بزوتنەوەی خەڵکی کوردە لە خۆرهەڵاتی کوردستان و بەتایبەت بزوتنەوەی چەکداری ئاخر هەناسەکانی خۆی هەڵدەمشێ. ئیتر لە کوردستانی عێراق جەیەک نییە بۆ مانەوەی ئێمە. لانی ئێمە بڕیاری لەسەرمانەوە و چارەسەرکردنی گیر و گرفتەکان بوو. ئێمە پێمان وابوو ئەو بارودۆخە کاتیە و دەرفەتی کار و چالاکی لەو ناوچەیە بۆ ئێمە هەرماوە. ئەوان لایانی خۆیان هاندا بۆ ئەوەی ئەو ناوچەیە بەجێبێڵن، بەڵام لەو ماوەیەدا شتێکی تر ڕوویدا، ئەویش شەڕی کۆیت بوو. لە واقعدا دوو ڕووداو بوو. یەکێک ئەوەیە ئاشکرا بوو سوڵحی ئێران و عێراق هێندە سوڵحێکی پتەو نییە کە ئەوان دوای 8 ساڵ دەست لە ملی یەکتر بکەن و تەواو ئاش ببنەوە. کێشەکان هەروامانەوە و عێراق ئامادە نەبوو غەرامە بدات. 10 ساڵ تا 13 ساڵ گوزەرا هەتا توانیان دیلەکانی شەڕ ئاڵ و گۆڕ پێ بکەن. هەزاران دیلی عێراق لە ئێران مانەوە و هەزاران دیلی ئێرانیش لە عێراق مابوونەوە. کە شەڕی کۆیت دەستی پێکرد، ئەو کاتە ڕژیمی عێراق کەوتە ژێر فشارەوە و لە بەشێکیدا ڕاپەڕین کرا لە کوردستانی عێراق و هەموو ئەوانە ئیتر ئەمان بە بڕوای من دەرکی ئەویان کرد کە پەلەیان کردووە. واقعەتێکی تریش ئەوەیە ڕەوتی ئێمە لە کوردستانی عێراقیش هێژمونی پەیدا کردبوو. ژمارەیەکی بەرچاو لە تێکۆشەرانی سیاسی و چەپی کوردستانی عێراق لە سەربەرەی حیزبی کۆمونیست و کۆمەڵە بوون کە لێکترازانەکەش ڕۆیدا. بەشێکی زۆریان لەگەڵ ئەوان ڕۆیشتن. کاتێک تێگەیشتن کە بڕیاری هەڵە و بە پەلەیان داوە، فرسەتەکانیان لەدەستا بوو. ئەمە خاڵی وەرشەرخانێکی مێژووی بوو کە تێیدا هەڵەت کرد بە ئاسانی قەرەبوو ناکرێتەوە. ئەوان لەو فرسەتە کە ڕاپەڕین هەبوو لێرە ڕاپەڕینیان نەفی دەکردەوە، دەژی ڕاپەڕین بوون. پێیان وابوو ئەوە پلانی ئەمریکایە لێرە بەڕێوە دەچێت. هەموو ئەو گۆڕانکاریانی کە لێرە بوون پێیان کۆنەپەرستانە بوو. پێیان وابوو ئەمریکا بە کۆمەکی ناسیۆنالیزمی کورد ئەوەی کردووە. بەڵام واقعیەتەکان دوایی نیشانیدا وانیە و دەرفەت بۆ کار و چالاکی ئەوانی شەیە کە بمێننەوە و هیچ نابێت. کاتێک خەڵک ئەوەی لێ قبوڵ نەدەکردن، لەسەر هەموو دار و دیوارێکدایان نووسی ناسیۆنالیزم شەرمەزاریە بۆ مرۆڤ کە جێگەیەک نەدەمایەوە بۆ ئەوان، بۆیە پەشیمان بوونەوە و نەیانتوانی جێگەی خۆیان لێرە بگرنەوە. ئەوەش بووە هۆی ئەوەی تێۆریەکانی مەنسووری حکمەت پێگەی کۆمەڵایەتی خۆی لەدەست بدات. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت کە چوونە ئوروپا ئەوانیش دواتر خۆیان تووشی لێکترازان و دابەشبوون بوون؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت: ئەوە ساڵانی دواترە. یەک جیابوونەوەی زۆر سەرەکی کە لەواندا ڕوویدا ئەوە ئەو کاتێک کە مەنسووری حکمەت مابوو، ئیرەجی ئازەرین و ڕەزا مقەدەم و ئەوانە ڕەوتی سۆسیالیستیان لێجیا کردەوە. ئەوان جیابوونەوە. دوای مەرگی مەنسووری حکمەتیش 2 بۆ چەند دابڕانی تر لە ناویاندا ڕوویدا. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت: مامۆستاییان ئەوانە لە واقعی ئێراندا جەماوەریان هەیە؟ چۆنە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت: ئەوەی ڕاستی بێت بەشێکی زۆر لە هێژمونی ئەوان هەڵدەگەڕێتەوە بۆ هێژمونی کۆنی کۆمەڵە. لەبەرەوەی ئەو کادرانە لە کۆمەڵەدا بوون و لەگەڵ ئەوان ڕۆیشتن. هەر کەسە بە نسبەتی خۆی لە ناو شار و شوێنی ژیانی کۆنی خۆی و کەس و کار و خانەوادەی خۆی هێژمونیەکی هەیە. ئەم کادرە کۆنانەی کۆمەڵە کە لە نێوانیان دامانەوە بەهۆی ئەوانەوە جێپەیەکی بەرتەسکیان لە شارەکانی کوردستان ماوە. لە ئاستی سەرانسەری ئێرانیشدا بەهۆی ئەوەی کە مەنسووری حکمەت تێوەری و قسە و باسی هەبوو لەسەر بارودۆخی ئێستای ئێران و هەندێک بابەتی تێوەری سەرنج ڕاکێش، سەرنجی ژمارێک لە ڕووناکبیرانی چەپی ناوخۆی کۆمەلگای ئێران بە تایبەت لە زانکۆکان بەرەو خۆی ڕاکێشە. ناتوانم بڵم هیچ هێژمونیان نییە، بەڵام ئەگەر بارودۆخی سیاسی ئێران بگۆڕدرێت و دەرفەت بۆ دەرکەوتنیان دووبارە سەر هەڵبداتەوە، ئەوانیش ڕەوتێکی سیاسی و دیاریکراون لە کۆمەلگای ئێراندا.
بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت لە دوای جیاببوونەوەی ئەو باڵەی خۆیان ناونا کۆمەڵەی شۆڕشتێری زەحمەتکێشانی کوردستان، جیاببوونەوەیەکی تر لە نێو ئێوەدا ڕوودەدات بە ناوی ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە، ساعیدی وەتەندروست و هاوڕێکانی. هۆکاری جیاببوونەوەی ئەوان چی بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئەوان لە ئێمە جیاببوونەوە. بەشێک لەو برادەرانەی ئێمە پێیان وابوو کە ئێمە واز لە حیزبی کۆمونیستی ئێران بێنین، لە فکری ئەوەدا بین کە بەرەبەرە حیزبی کۆمونیستی کوردستان دروست بکەین. یعنی ئەوان لەسەر بنەمای کۆمونیزم و بیر و بۆچوونی مارکسیستی لەگەڵ ئێمە جیاوازیەکمان نەبوو، بەڵام لە ڕووی ڕیزبەستنی ڕێکخستن و ئارایشی ڕێکخستنەوە ئەوان دەیانکوت توانایی ئەوەمان نییە کە حیزبی کۆمونیستی ئێران بەڕێوەبرین. ئێمە لە کوردستان هێژمونیەکمان هەیە، ئیمکاناتێکمان هەیە، هەر ئەوە بگرین و هەر ئەوە بەهێز بکەین، واز لە حیزبی کۆمونیستی ئێران بێنین. ئێمە لەسەر بنەمای ئەوە پلاتفۆرمێکمان نووسی، پلاتفۆرمێکمان هەبوو، ئێمە بوونی ئەوانمان وەکو بۆچوونێک لە ناو خۆماندا قبول کرد و بە ناوی فراکسیۆنێک بوونیان بە فەرمی ناسرا و مافیشیان بۆ دیاریکرا لە لەحاز تەشکیلاتیەوە، لە کۆنگرەکانیشدا بەشداریان دەکرد. بەڵام کات تێپەڕی، هەندێک کاری خلافی لەواندا ڕوویدا. ئێمە بۆ نمونە ئەوەی وا بۆیان دیاریکرا بوو کە ئێوە وەکو فکر و وەکو بیر و بۆچوون دەتوانن فکر و دید و بۆچوونی خۆتان باس بکەن، بڵاوی بکەنەوە و لا ئۆردوگاکانی ئێمەدا بینووسن، کۆبوونەوە بکەن، هەموو ئەمانە، بەڵام ناتوانن کۆبوونەوەی داخراو بکەن. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت یانی ئەوان کۆبوونەوەی داخراویان دەکرد؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت کۆبوونەوەی داخراویان دەکرد کە کۆبوونەوەیەک بکەن کەسی تر نەتوانێت بێتە ناوی. بۆ باسی چی دەکەن لەوێ؟ ئەگەر باسی سیاسیە هەموو کەس پێویستە بیبیستێت، ئەگەر باسی سیاسی نییە بۆچی دەیشارنەوە؟ یەکەم شت کۆبوونەوەی داخراو بوو، دووەم شت ئەوە بوو کە ئەمان لەو ناوەندەی خۆیان کە دروستیان کردبوو کەسانێکیان لە دەرەوەی کۆمەڵە هێنابووە ناو ناوەندەکەیانەوە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت بەبێ پرسی سەرکردایەتی ئەم کارایان کردبوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بە نەهێنی و بەبێ پرس ناوەندێکیان دروست کردبوو. کەس هەبوو کە ئێستا هاوڕێی زۆر خۆشەویستی منە، بە نەهێنی لەگەڵیان بوو، هەندێک کاری تریشیان کرد کە نەشیا بوو. هەر هەڵەیەک لەملا یان لەولا ڕوویدا بێت ئێستا هاوپەیمانی ئێمەن لەگەڵ چەند ڕێکخراوێکی تر. نامهوێت بچمە ناو وردەکاریەکان چونکە هەمویان هاوڕێی زۆر خۆشەویستی منن. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەخر مامۆستاگیان وەکو مێژوو پێمان خۆشە باس بکرێت. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لە ڕاستیدا ئەو کات هەموو ئارایش و هەڵس و کەوتیان مانای ئەوەی دەدا کە خۆیان بۆ جیاببوونەوەیەک ئامادە دەکەن. ئێمە لە ڕوانگەی خۆمانەوە پێشدەستیمان کردووە بڕیاری دەرکردنماندان. پێم وایە ئێمەش پەلەمان کرد، دەبوایە زۆرتر بەرگەمان بگرتایە تا ڕاستیەکان ڕۆشنتر ببنەوە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت گرنگترینی ئەو کەسانە کێ بوون کە پێشینەیەکیان هەبوو لێرەوە لەگەڵیان ڕۆیشتن وەکو ناوی دیار؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئەوانەی ئەو کاتە لەگەڵیان چوون لە ئاستی کادرە سەرەکیەکانیان، واتە هاوڕێیان مینەی حسامی، ساعیدی وەتەندروست، فاروق نەقشی، فەرەیدون دارایی، جەعفەر ئەمینزادە، حەبیبوڵڵا کێڵانێ، ڕەحمان غوڵامی و کەسی تریش کە لەوانەیە ناویانم لەبیر نەبێت، بەڵام لە دەرەوەی ئێمەش کەسانێک هەبوون کە پێشتر ڕۆیشت بوون و ئەوانیش لەگەڵیان بوون وەکو هاوڕێیان یوسف ئەردەڵان، شوعیب زەکەریایی، وەحید عابدی و کەسانی تریش. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەمانەی کە ناوت برد وەکو هاوفکریان یان هاوڕێتی مێژووی؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت هاوڕێتی مێژووی جێگەی خۆی هەیە و بە ئاسانی دەناسرێتەوە، بەڵام لە ڕووی سیاسی و فکریشەوە لە یەک نزیک بوون. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەی ئەوان وەکو جەماوەر هەز دەکەن جەماوەریان لە ناو کۆمەڵەدا ماوە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئەوان کەسایەتی ناسراون، پێشینەیەکی دوور و درێژیان لە خەباتی کۆمونیستی و لە بزوتنەوەی شۆڕشتگێڕانەی کوردستاندا هەیە. هەر کامیان بچنەوە ناو شاری خۆیان خەڵکیان لێکۆ دەبێتەوە. هەر کام لەوانە یانی هەرە کادرە کۆنەکانی کۆمەڵە بوون و لە ناو کۆمەڵەدا دۆستانی دێرینی خۆیان هەیە، بەڵام جەماوەریان نییە.